بە بەشداری پێنج یانە یاریەکانی پاڵەوانێتی باسکەی یانەکانی شاری هەولێر دەستی پێکرد. لە یاریەکەم هەردوویانەی جیهانەوە کات بە گەیشتن و کات لە یاریەکە بەنجامێکی گەورە سەرکەوتنی تۆمار کرد دوایەوەی لە تاو یاریەکە لە پێش بوو لە کۆتاییدا بەنجامی 7 خاڵ بەرامبەر 43 خاڵ سەرکەوتنی بەدەستهێنا. لە یاری دۆمیشدا هەردوویانەی هێرش و قەڵا بە گەیشتن و دوای ڕکابەرێکی زۆر لە نێوان هەردوویانە و نزیکیان لە ئەنجامەوە لە یەکەوە لە کۆتاییدا یانی هێرش توانی سەرکەوتن تۆمار بکات بە جیازی 5 خاڵ و با 49 خاڵ بەرامبەر 44 خاڵ. ئەوڕۆ خۆتان دەبینن یاریەکانمان دەستی پێکرد. یەکەم ڕۆژی پاڵەوانیتەکەیە پێنج یانەیە یانەکانی سنتەری شاری هەولێرن قەڵا ئەکەت ئاسۆ جیهان هێرش شێوازی پاڵەوانتیکەش دۆڕانی دەرچوون تەسقی زەوجیا 5 ڕۆژ دەخایانی کەواتە 8 یاری ئەنجام دەدرێت ڕۆژی یەکەم و دووەم و سێم دو یاری ڕۆژانە سعات 3 یاری یەکەم سعات 4 یاری دووەم ڕۆژی چوارەم یەک یاری ڕۆژی پێنجەمیش یاری کۆتایی یاری ژمارە 8 ئەنجام دێن. یاری یەکەم ئەمڕۆ وەکو خۆتان دیتان لە نێوان جیهان و ئەکەت بەڕاستی هەردووکیان ئامادە باشیان کردووە و توانیتان تا حەدەکخوان ئامادە بکەن بەڵام یانەی ئەکەت تۆزە باشترە و خبرەی باشترە بەشداری بڵتوڵەی نایبە کوردستانی کردبوو.